ئێرە دوو سایدی سۆران هاوینە هەواری جوندیانە، تەنها 2 کیلۆمەتر لە سەنتەری قەزای سۆرانەوە دوورە. ماوەی 3 ساڵە داڕمانی گردێک کە بۆتە هۆی داخستنی زۆربەی ڕێگاکە، هەروەک خۆی ماوەتەوە و دەستکاری نەکراوە. ئەو دارمانەی کە لە ڕێگای جندی هەیە، ئەو دارمانە بەڕاستی دارمانی تری بەدواوەیە. ئێمە چەندین ساڵە دیاتر لە دەلیژ نەهاتوونە بۆ معالەزەی ئەو مەسەلەیدا، بەڵام چارەسەر لەبەرەوە ناکرێت کۆمەڵی خان و بە پشت ئەو زادێوەنا ئەگەر هەر دەستکارێکی بکەین بەبێ معالەزەی تایبەتی ئەوانشدا ئەڕمێن. لایەنە پەیوەندیدارەکانی قەزای سۆران پشتگوێخستنی ئەو ڕێگایە لە کاتێکدا دەواازەی سنووری حاجی ئۆمەران و هاتوچۆی زۆری دانیشتوان و هاوڵاتیانی سنوورەکەی لەسەرا بۆ بەردەوامی قەیرانی دارایی و نەتوانینی حکوومەتی هەرێم دەژێڕنەوە کە چەندان پرۆژەی تریش لە سنوورەکە وەستاون و بە ناتەواوی ماونەتەوە. زیاتر لە 30 پرۆژەی ئێمە ڕاوەستاون. یەکێک لەو پرۆژە گرنگانەی کە دەبێت ئەنجام بگێت ئەو ڕوخانی ئەو دیوارەیە ئەو خۆلای کە هاتە سەر جادەی سەرەکی نێوان جوندیان کە دەبەستیتەوە بە جادەی هەمڵتۆن. ئێمە بەردەوام لەمەوەی ئەو چەند ساڵادا دەرخستەی پێویستمان ئامادە کردووە و دەوامان کردیە لەلایەنی پەیوەندیدار لە وەزارەتی شارەوانی لە پارێزگای هەولێر و حتا سەردانیشی کردووە جەنابی پارێزگار جەنابی وەزیر ئاگاداری ئەو قەزیانە بەجددی لەسەر ئیش دەکەن کە بتوانین لە کەمترین ماوەدا بتوانین ئەم پرۆژە موافقەت لەسەر بکرێتن و یەکێکە لە ئەوەلیاتی کاریمە بۆ جێبەجێکردن ئەم پرۆژەش بە پارەیەک بەسەر داهاتی خۆمان ناتوانین ئەنجام بدەین. زیاتر لە 300 میلیۆن ڕەنگە دەرخستەی ئەم دیوارە بکە بتوانین بە شێوەیەکی ئاساسی دروستکەین. لەگەڵەوەی ڕێژەی سێچ ڕووداوەکانی هاتوچۆ لە هەرێمی کوردستان پەیوەستن بە خراپی و نالەباری و کەم و کوڕی ڕێگاوبانەکان کەچی بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سۆرانیش بێدەنگە لە کاتێکدا تێکچوونی ئەو ڕێگایە هۆکاری چەندان ڕووداوی هاتوچۆ بووە. سێ هۆکاری کۆڵەکەی ڕیسیمان هەن بە هۆکارەکانی ڕووداوی هاتوچۆ، خودی مرۆڤ، خودی ڕێگا و ئۆتۆمبیل. حتمما ڕێگا هۆکارێکی گشتی و سەرچیا ئەوە ستاندارێکی جیهانیە کە ڕێگا تاسەی تێدا بوو، قۆکی تێدا بوو، ستاندەر نەبوو، هۆکارە بۆ ڕووداوەگەلێکی هەستۆ. تا دێت بەردەوامی قەیرانی دارایی کاریگەری زیاتر دەبێت لەسەر هەموو کایەکانی ژیانی هاوڵاتیان و ڕاپەڕاندنی کار و پرۆژە خزمەتگوزاریەکانی حکوومەتیش لە ئەگەری کارەساتی سروشتیش حکوومەت ناچارە دەستەوەستان بێت و بە نیگەرانیەوە لە هاوشێوەی ئەو شوێنە داڕماوەی قەزای سۆران بڕوانێت. بەردەوامی قەیرانی دارایی وای کردووە داڕمانی ڕێگایەک لە سەنتەری قەزای سۆران 2 ساڵ وەک خۆی ماوەتەوە و ئەمەش نیگەرانی زۆری لای شوفێران دروست کردەوە هۆکارێک بە بۆ چەندان ڕووداوی هاتوچۆ. ئوسمان کورسات نیوز سۆران.